خۆڵ و خاشاک سووتاندنی بەغدای پایتەخت تەنگی بە خەڵکی ئاسایی هەڵچنیوە. ئەوانەی هەژاری وای لێکردوون لە دەوروبەری ئەو خۆڵ و خاشاکە لەگەڵ خێزانەکانیان ژیان بەسەبرن، بەڵام خۆوتنی بە کولەمەرجی و ترس لەوەی منداڵەکانیان تووشی نەخۆشی ببن. لە زەعفەرانی نیشتەجین بەرامبەر سەربازگەی ڕەشید نزیکەی دە ڕۆژێکە ناتوانین تێر بخەوین یان لە ماڵەکەمان بینە دەرەوە. ئەو دووکە لە ڕەشە شەو ڕۆژ بەردەوامە، نازانین ڕوو لەکوێ بکەین کە دەچینە لای دام و دەستگا حکومەکان پێت دەڵێن بڕۆ خوا گەورەیە. هێشتا لە عێراق لە ناوبردننی خۆڵ و خاشاک بەڕێگەیەکی کۆن بەڕێوە دەچێت. دووکەڵی ئەو فرنانەی خۆڵ و خاشاکی تیا دەسووتێنن ئاسمانی تەنیوە، لە بەرامبەردا خەڵک ناچارە هێشتا لە نزیک ئەو شوێنانەوە سەرقاڵن بە کارەکانیانەوە. پێش ناچێت بەم زوانە ئەو گرفتەیان بۆ چارەسەرکەن. ڕێگەی چارەسەری ئەم دەرهاویشتانە لە ڕێگەی دەوڵەتەوە دەبێت بکرێت، ئەویش بەداوینکردنی فڕنی نوێی سووتاندن. بەم فڕنا کۆنانە ناتوانانی کۆنتترۆلی دووکەڵ و دەراویشتە خراپەکانی بکەین. فڕنی تازە دەراویشتەکانی ناگاتە لە 5% هەرنیەتی. سوتەمەنی فڕنەکانیش نەوتی ڕەشە لەبەرەوە ئەو دووکەڵەی هەردەبێت. بەکەمی لە بەغدای پایتەختی عێراق ئاسمانێکی ساپ و گەشت دەبینی بەهۆی پیسبوونی ژینگەوە. ئەو دووکەڵە ڕەشەش کە ڕۆژانە دەخرێتە ئاسمانەوە پێدەچێ پەیوەندی هەبێ بەکەوتنەوەی هەندێک نەخۆشی درێژخایەن. بەداخەوە دەڵێم شوێنی خۆڵ و خاشاک کۆکردنەوەی تەندروستمان نییە. ئەوەی هەیە شوێنی هەڕەمەکین و خۆڵ و خاشاکی تیا کۆ دەبێتەوە. حکوومەت لە هەوڵدایە کە یاسای سنتەری خۆڵ و خاشاکی نیشتیمانی دەربکات تاوەکو بە فەرمی شوێنێکی ستانداردمان هەبێت. نەبوونی ڕیسایکلین و ڕێگەی لە ناوبردننی خۆڵ و خاشاک بە شێوەیەکی زانستیانە و سەردەمیانە هەر بەتەنها لە بەغدای پایتەخت نییە، بەڵکو ئەوە گرفتێکە زۆر شاری عێراقی گرتوێتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.